الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الحمد لله رب العالمين، أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له شهادة تنجي قائلها يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. وأشهد أن سيدنا وحبيبنا محمدا عبد الله ورسوله، أرسله الله هاديا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا. اللهم صل وسلم على سيدنا محمد وعلى آله وأصحابه إلى يوم الدين. أما بعد، أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته، فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە ڕۆژی جەژنی ڕەمەزانی پڕخێر و بەرەکەت داین. لە ڕۆژی جەژندا دوو داواکاری بەرز دەکەینەوە بۆ حزوری خوای ڕەب العالەمین سوبحانەه وتەعالە. یەکەممان پەروەردگارە بە گەورەی و ڕەحمەتی خۆت یا ئەرحەمە الڕاحمین مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزانت لێ قبوڵ فەرموو بین. ڕۆژوەکانمان، شەو نوێژمان، تەراویحمان، زیکر و قورئان خوێندنمان، دوعا و پاڕانەوەمان، پەروەردگارە گومانی باشت پێدەبەین. دڵنیاین تۆ بەکردەوە خراپەکانی ئێمە ناکەی. ئێمە بڕیارمان داوە و لە ناخی دڵەوە دەڵێن تۆ ئەرحەم الڕاحمینی. یا ڕەبی خوا بە ڕەحمەتی خۆتمان لەگەڵا بکەی. خوای پەروەردگار غەزەبمان لێ نەگری. یا ئەڵڵاه کار و کردەوەکانمان بەسەرا نەدەیتەوە. دڵنیاین کە لێت قبوڵ کردوین بە ڕەحمەتی خۆت. یا ڕەبی خوای گەورە پاداشتی بەخێرمان بدەیتەوە، پاداشتی بەخێری هەموو ئەم ئیماندارانە بدەیتەوە کە لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا تەنها و تەنها لەبەر تۆ یا ئەڵڵا بە ڕۆژوو بوون. خوایە هەموو ماڵەکە پارشێوی تێدا کرا، هەموو ماڵە کە بەربانگی ڕۆژوانانی تێدا کرا. یا ڕەبی خوای ماڵەکانمان پڕخێر و بەرەکەت کەی، ڕزق و ڕۆزیمان زیاد کەی، لە بەڵاو نەخۆشی و ناخۆشی یا ئەڵڵاه بە دوورمان کەی. داواکاری دووەممان لە حزورتدا یا ڕەب العالەمین لەم بەرە بەیانی ڕۆژی جەژنی ڕەمەزاندا یا ئەڵڵاه ڕۆژوەکەمان ئامانجەکەی پێکابێ، کردبینی بە ئەهلی تەخوا. ئینسان بەڕێزان بەس ئەمەی لێ وەرگیرێ، بەس بچێتە ریزی متەقینەوە کە خوا لەبارەی ڕۆژەوە دەفەرمێ ئامانج لە ڕۆژوو ئەوە نییە تۆتین و برسیبی. ئامانج ئەوەیە لە ئاخری ڕەمەزانە بگەیتە کاروانی لەعەلەکم تەتەقون. ئەگەر ئینسان لە کاروانی متەقین دابێ، نە لەم دنیا خەمی هەیە و نە لەو دنیا خەمی هەیە بە دڵنیاییەوە. بەڕێزان، پەروەردگار دەفەرمێ لە سوورەتی ئەلحیجر ئایەتی 45 بۆ 48 پەروەردگار دەفەرمێ إن المتقين في جنات وعيون إن المتقين في جنات وعيون ادخلوها بسلام آمنين ونزعنا ما في صدورهم من غل إخوانا على سرر متقابلين لا يمسهم فيها نصب وما هم منها بمخرجين. خوای پەروەردگار دەفەرمێ إن المتقين بەڕاستی ئەوانەی لە کاروانی متەقیانن. هەر کەسێک گەیشتوێتە پلەی تەقوا لە ڕۆژی قیامەتە ئەمە پاداشتەکەیەتی. في جنات وعيون ئەچێتە ناو باخ و بێستانانێکی زۆرەوە. وعيون کە پڕن لە کانی. عیون واتە درزی خاکێک کە ئاوێکی زوڵاڵ و ڕوونی لێ دێتە دەرەوە. تۆ لە بەهەشتا یەکێک لە خەڵاتە بەرزەکانی خوای پەروەردگار ئەوەیە کە چاود ڕۆشن دەبێ. بەڕێزان، چاود ڕۆشن دەبێ بە بینینی ئەو هەموو باخ و بێستانە
ببینینی ئەو ئاوە هەڵقوڵاوە ئەو هەموو کانیە جانەکان یەک و دوان و کارێزێک بێ وعیون یەکجار زۆرن ادخلوها بسلام آمینین پەروەردگار پێیان دەفەرمێ ئیمانداران ادخلوها بڕۆنە ناو بەهەشتەوە بەدووشت یەکەم بیسەلام بەڕێز و حرمەتەوە هەموو سڵاویان لێ دەکەن فریشتەکان لە پێشوازیمان دەوەستن بە ئیزنی خوای ئەمە لەو کاروانی متەقیانە دەبین بە چاوی سرد ئەی ئیماندار ئەی ئەو کەسەی لەبەرخوا بە ڕۆژوو بووی بە چاوی سرد دڵنیا بە دەبینی بیسەلام سەلامت لێ دەکرێ ڕێزت لێ دەگیرێ دووەمیان پێت دەوترێ ئامینین ئێستا خەمی هیچن نەما ئێستا تەواو دڵنیا بە عەقیدەت تەواوە بیر و باوەڕەکەت چەسپا لە سەری بەردەوام بووی هەتا هاتیە بەهەشتەوە تازە خەمی ئەوە نییە عەقیدە و بیر و باوەڕ و ئیسلامەتیەکەت لەدەست دەی دڵنیا بە ئەمین بە لە نەخۆشی دڵنیا بە ئەمین بە لە دڵ ناخۆشی و خەم و پەژارە و قەلەقی ئەمین بە لەوەی کە بمری ئەمانەت هیچی لێ بەسەر نایە ئەمین بە لەوەی لە خۆشەویستانت جارێکی تردا ببڕێی خۆشەویستانت بەجێت بێڵن یان بەجێیان بێڵی ئەم دوو سیفەتە زۆر گەورەیە قورئان لە ڕێی بەهەشتەوە باسی دنیاشمان بۆ دەکا ئەفەرمێ هەر شوێنێک دوو سیفەتی تێدا نەبوو نزیکی مەبەوە مەچۆ بۆ لای لەم يدخلوها مەچۆ لاوێەوە یەکەمیان سەلام هەر شوێنێک ڕێزی تێدا نەبوو زانی لە هەر مەجلیسێکە لە هەر ماڵێکە لە هەر شوێنێکە حرمەت و ڕێزن نییە قەت نزیکی مەبەوە بێ حرمەتی بە خۆت مەکە دووەمیان ئامینین پەروەردگار سبحانه وتعالى دەفەرمێ ئەمینن بەڕێزم لە هەر شوێنێک زانیت عەقیدە و بیر و باوەڕ و ئیمانەکەت دەکەوێتە خەتەرەوە قەت نزیکی نەبیتەوە لە هەر شوێنێک عەزیزی خۆم زانیت تەندروستیت دەکەوێتە مەترسیەوە نزیکی مەبەوە لە هەر شوێنێک زیانیت جانت دەکەوێتە خەتەرەوە قەت خۆت بە هیلاکە مەبە ئەم جەستەیەش ئەمانەتە لە بەهەشتا خوا دەفەرمێ ئودخولوها بیسەلامین ئامینین کە چوویتە بەهەشتەوە دوو مژدەت پێ دەدرێ ئەو پەڕی ڕێزت لێ گیراوە عەرزم کردن قورئان لە ڕێی قیامەتەوە باسی دنیامان بۆ دەکا دینی ئەمەوە نییە بڵێ واز لە دنیا بێنە خوا دەفەرمێ باسی بەهەشتت بۆ دەکەم منیش لە ڕۆژی جەژنە باسی بەهەشتت بۆ دەکەم خوا منیش و ئێوەش لە ئەهلی بەهەشت حیساب بکە ئەفەرمێ با دنیای ئیماندارانیش بەهەشت بێ یەکەم سەلام ڕێز و حرمەت لە هەر شوێنە سەلامت کرد و جوان سەلامت نەدرایەوە قەت پێیدا مەچەوە بۆ ماڵەدا قەت مەچۆ مەجلیسێکەوە ڕێز و حرمەتت بشکێندرێ قەت مەچۆ بارەگایەکەوە حرمەتی تۆی تێدا نەبێ دووەمیان ئەمان هەر شوێنێک عەقیدەت سەلامەت نەبوو نەچی ناویەوە هەر شوێنێک جەستەت تێدا بە تەندروستی نەهاتێ دەرەوە خۆت تووشی نەخۆشی مەکە خۆت تووشی بەڵا مەکە خۆت تووشی تیاچوون مەکە با بە بەلاش نەڕۆی ئەم ئەمانەتی ڕوحا ئەبێ پەروەردگار وەری بگرێتەوە ئەبێ بۆ خوا بەکار بێ وەختێک کە بەخشرا ئەبێ شەهیدی بەدەستەوە بێنی غەیری شەهیدی فی سەبیلی الله گوناحە ڕوحت فیدای هیچ شتێکی ئەم دنیایەکەی ادخلوها بسلام آمینین کەی ئینسان ڕێز و ئەمانەتی ئەمینی دەست دەکەوێت ئاەتەکانی قورئان ورد بنەوە لێیان بەڕێزان هەمووی تەواوکەری یەکترە وەنەزەعنا ما فی صدورهم من غل قورئان دەفەرمێن نەزعی دەکەین ئەها بە سرنجێک پیسیەک لە شوێنێک دەرێنی ئەفەرمێ ڕای دەکێشین لەکوێ لە سینەیاندا فی صدورهم هەر یەکێک لە ئێمە لە دەرگاکەی بەهەشت ناچێت تاودیەوە تا سرنجێک لە دڵن نەدەن لە سینە نەدەن هەرچی غل یعنی حقد یعنی غەرەز و بغض هەر هەمووی ڕادەکێشن سەحبی دەکەنەوە کە چوویتە ئەو دی و دەرگای بەهەشتەوە بەڕێزان ڕقل لە هیچ کەسێک نییە یەک دەرونی ئیسراحەتت هەیە ئەمجا خوا دەفەرمێ ئیخوانن ئەمجا دەبنە برای یەکتر یعنی لە دنیاشە حتا سینەت بەرامبەر بە کەسێک پاک نەبێ قەت براد نییە بەخوا لە دایک و باوشێک لە دایک بووبی حتا سینەت و دڵت بەرامبەر یەک خاوێن نەبێ قەت برایەتی سوودی نییە لەگەڵ بێگانەیەکیشە کە سینەت لەگەڵ یا خاوێن بوو وەکو برای دایک و باوشی لێ دێ ئەم قورئانە هەمووی تەواوکەری یەکترە سینەت پاک بوو ئەبنە برات هەموو ئەهلی بەهەشت پیاوان براتن ئافرەتانی خۆشکتن ئەمجا على سرور متقابلین بەرامبەر یەک دانیشتون برایەتیەک خۆشە کە ڕوود لە یەک بێ برایەتیەک خۆش نییە پشتت لە یەک بێ لە بەهەشتا هەمومان ڕوومان لە یەکە کەس پشت لە کەش ناکە و کەس لە یەک عاجز نییە چونکە سینە خاوێنە لا يمسهم فيها نصب
خوا دەفەرمێ ئەو متتەقیانەی کە ڕۆژوو ئامانجەکەی لێ ئەوەیە لەم ڕۆژی جەژنەدا خوایە لە کاروانی متتەقیان وەرزگرت بین. ئەگەر شوێ ریزی متتەقینەوە قەت لە بەهەشتا ماندوو بوون نابینیەوە. عەرزتان دەکەم قورئان هەمووی تەواوکەری یەکترە. وەڵڵاهی ئەوەی مرۆڤ ماندوو دەکا کاری جەستە نییە. ئێرەیە ئەگەر سینەت ماندوو بوو، ئەگەر دڵت ماندوو بوو، تۆ هەموو لەشت ماندووە. سبحان الله، چونکە لە بەهەشتا سینە خاوێنە، دڵ پاک بۆتەوە لە ڕق و قین، قەت هەز بە ماندوو بوون ناکەی. ئەوە ئیسراحەتە. وما هم منها بمخرجين. خوا دەفەرمێت دڵنیا بە قەت ئەم بەهەشتە لێ تێک ناچێ، قەت لێی ناچیتە دەرەوە. وەکو خۆشی دنیا نییە، ئەمڕۆ هەد بێ و بەیانی نەدبێ، ئەمڕۆ تەندروست باش بی و بەیانی نەخۆش بی، ئەمڕۆ زیندوو بی و بەیانی مردوو بی، هەتای خۆشیەکەت بەردەوامە. لێرەشدا قورئان پێمان دەڵێ ئەگەر دەتەوێت لە دنیاشا بەخۆشی بژی، عەزیزی خۆم هەوڵ بدە بەو شێوەیە بژی ناخت خاوێن بێ. واللهی بەس حقد و قینی ناو دڵە خۆشیەکان لێ دەکا بە ناخۆشی. ئەو کەسانی کە سینەیان پڕە لە غەرەز و بغز، بەردەوام تووشی موسیبەت دەبن، تووشی بەڵا دەبن، تووشی قەتڵ دەبن، خۆشیەکانیان لەدەست دەچێت. ئەوانەی سینە خاوێنن تووشی تۆڕەبوون دەبن، بەڵام زوو دادەمرکێنەوە. بەڵێ غل ئەمڕۆ با ڕۆژی سینە پاکردنەوە بێت کاتان لێ دەکەم. دوای 30 ڕۆژی ڕەبەق لە مانگی ڕەمەزان، تو خۆ ئینسان ئەو شەیطان و نەفسە بە نەفرەت نەکا، تۆ بڵێ بگەیشتوینە کاروانی متتەقین، ئەمڕۆ پێوەرەکە لای خۆتە. ئەگەر ئەم سینەت خاوێن بوو بۆوانێ و پاکت کردبەوە، واللهی ئەوەی کە باسم کرد لە سوڕەتی الحجر ئاەتی 45 بۆ 48 جێگامان دەبێت لە بەهەشتا بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار. بۆیە غیل، ڕق و بغز و حقد کە لەگەڵ لە دڵدا کۆبووەتەوە، ئەوە غیلە کە لە قورئانە باس کراوە. ئەم غیلە، ئەم حقدە، ئەم ڕقە بەڕێزان ئاگرە، ئاگرێکە و پەنگی خواردوێتەوە، وەک منجەڵی بخوار وایە کە تەقیەوە یەکەم جار خۆل لە ناو دەبا. حقد یەکەم جار خۆل لە ناو دەبا، ئەمجا کەسەکانی بەرامبەری شت دەسووتێنێ. بۆیە جیاوازی بکەن لە بەینی دوو کەسە. کەسێکمان هەیە ئەلئەنانیە، کەسێکمان هەیە ئەلحەقودە. کەسی ئەلئەنانی واتە کەسێکی خۆپەرستە، خۆی زۆر خۆش دەوێ، خۆی لە هەموو کەس خۆشتر دەوێ، ئەمە ئەنانیە. دووەمیان حەقود ئەوەیە یەکەم جار خۆی خۆش ناوێ، ئەموانیە بە پێچەوانەوە. ئینسانی حەقود و ڕقاوی و قین لە دڵ هەر خۆشی خۆی خۆش ناوێ، ئەڵێ خوایە بۆ ئەوەی بەرامبەرەکەم تووشی زەرەت بێ، با منیش تووشی زەرەت بم، با ئەم سارەیە وەرگەڕێ بۆی منیش تیا بمرم، بۆی فڵان کەس و فڵان کەسیش تیاچن. یەکەم جار ڕقی لە خۆشیەتی، ئەنانیەکەوانیە. خۆی پێ بچووک و کەمە، هەر کەسێک ڕق لە دڵ بێ نیشانەوەیە کەسێکی بچووکە. حقدی ئیبلیس بۆ ئادەم لەو جۆرە بوو. خۆ بەخۆ ئادەم هیچ زەرەرێکی لە ئیبلیس نەدابوو، خۆی بە نەفرەت کرد بەس بۆ ئەوەی ژیانی ئادەم تێکدا. خۆ دەیزانی خوا نەفرەتی لێ دەکا، وتی با بە نەفرەت بم، بەدبەختی دنیا و قیامەت بم، بەس ئادەم و حەوا لە بەهەشت بکەمە دەرەوە. چاو لێ هیواش هەیە بەداخەوە، خوا پەناماندا ئەو حقدەی ئەوەندە بەهێزە، حەزەکە خۆی بچێتە جەهەنەم بۆ ئەوەی ژیانی خەڵکی تێکدا. بۆیە زانایان فەرموویانە ئەخطەر ئەنواع البەشەر الحەقود، خەترترین سامناکترین جۆری مرۆڤ بریتیە لەو کەسانەی کە ڕقاوین کە حقدیان هەیە. چونکە ئەنانی ئینسانێکی خۆپەرست، کەسێک خۆپەرستە دەیناسی زۆر حەزی بۆ خۆیەتی، تۆی خۆی لە تۆ زۆر خۆشتر دەوێت، تۆزێ بەشی خۆتی زیاد بدەیە و هەندێک جار خۆل لەو بە بچووکتر نیشاندە لێت ڕازی دەبێ، ئەوە لێت ڕازی دەبێ. ئەنانیە کە زانی تۆ خۆل لەو پێ بچووکترە حرمەتی دەگری، بەشی خۆی زیاد دەدەیە، ڕازی دەبێ لە کۆڵت بۆەوە. ئینسانی غاڵبمان هەیە تووڕەیە بەڵام دڵی سافە، کە چی عزرێکت بۆ هێناوکت کوڕە وەڵڵا فڵان کەس داوای لێبوردن لێ دەکەم، بەم جێژنە هاتوومە ماڵەکەت، وەڵڵاهی برا ئەوەی لە بەینی من و تۆدا بوو دڵنیا بە مەبەست نەبوو، چونکە دڵی پاکە، ڕاستە لێت تووڕەیە، دەست بەجێ ئاش دەبێتەوە، عزرێکی بۆ بێنەوە دڵی هیچی تیان نامێنێ. ئینسانی شەڕانی عودوانی هەیە، هەر زۆر شەڕانیە، دەتوانی خۆتی لێ دوورخەیەوە. کاکە لەو مەجلیسەی کە تۆ تیابی من دانانیشم، لەو ڕێگای تۆی پیابڕۆی من لێ دوور دەکەومەوە، ئەتە تووشی موسیبەت نابی لەگەڵیا. بەڵام ئینسانی حاقید و کیقین لە دڵ لە ماڵی خۆت بی، لێت نزیک نەبێ، لێت دوور بێ، ئیلا ژەهری خۆی دەڕێژێ. بۆیە خوا دەفەرمێ بەهەشت بەوە خۆشە کین لە دڵێکی تێدا نییە. واللهی دنیاش کاتێ خۆش دەبێ، جەژن کاتێ مانای دەبێ کە سینەکانمان خاوێنکەینەوە. بۆیە بەڕاستی جەژنی ڕەمەزان
ڕۆژی پاکبوونەوەی سینە و دڵە لە کینە. دەتەوێت بچیتە بەهەشت، ئەتەوێت لە جەهەنەم بە دووربی، ئەی بەخوا ئەم هەموو تاعەت و عیبادەتەی کە دەیکەین هەمووی بۆ ئەوەیە، دووربوون لە جەهەنەم، شادبوون بە بەهەشت. دەگوێ لە پێغەمبەری ئەکرەم بگرە صلی الله عليه وسلم، ڕوحم بە قوربانی بێ سەد جار دەفەرمێ حرم على النار كل هين لين سهل قريب من الناس. حرام کراوە ئاگری جەهەنەم حرامە لەسەر هەر کەسێک کە ئینسانێکی نەرمونیان و ڕووخۆش و ئاسانکار و نزیک لە خەڵک بێ. بزانە ئەم سیفەتانە تێدایە بەخوا جێگات بەهەشتا. وەڵڵاهی جەهەنەم ناسووتێنێ، وەڵڵاهی ئاگری موسیبەتی دنیاش لە دوور دەکەوێتەوە. ئینسانێکی لە سەرخۆ، زمان شیرین، ئاسانکار، نزیک و گونجاو لەگەڵ خەڵکە. کەسەکەم دڵ گەورە بە لە ژیاندا هەموو کەس وەک تۆ نییە، ژینگەی جیاوازە. ئەو کەسانی لەگەڵ تا دەژین کاکە ئەوان ژینگەیان جیاوازە، پەروەردەیان جیاوازە. تۆ لە ماڵەکە بە جۆرێک پەروەردەکراوی، لەوە ئەچێ فەقیرە دایک و باوشی ئەو بەو جۆرە ئەویان بە جوانی پەروەردە نەکرد بێ، عزری بۆ بێنەوە. هەموو کەس ناخی وەکو تۆ نییە. تۆ بە بەرەکەتی ئەم ئیسلام و مزگەوت و ڕۆژ و تەخوایە ئەلحەمدولیا ناخت پاکە. کاکە هەموو کەس نەگەیشتۆتە پلەی تۆ لە ناخپاکیدا. بارودۆخی خێزانی لەوە ئەچێت تۆش کول لە ناو عایلەکە تا ڕێک و پێچی فڵان کەس مشکلەی عایلەوی هەیە بۆیە بەرەو ڕوود دەبێتەوە، ئەو مشکلەی ناو خێزانەکەیەتی کە بەرەو کۆمەڵگا دەبێتەوە دەتەقێتەوە. لەوە ئەچێ بواری ئابوووریەکەی لاواز بێ، کاکە بەرجیشفانی خاڵی ئینسان عەسەبی دەبێ، بە بواری کۆمەڵایەتیەکەی لەوە ئەچێت تۆ پێگەیەکت هەبێت، تۆ کۆڕوومەدیست بینی بێ، ئەو بەڕاستی چوار پیاوی معقولی نەبینیوە، نەبێ وەکو خۆت سەیریکەی. جیاوازە ئەو خەڵکە لە تۆ کە جیاوازە عزری بۆ بێنەوە، کە عزرت بۆ هێنایەوە دڵت ئیسراحەت دەکا و خۆشت ئیسراحەت دەکەی. دەچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، لەناو کۆمەڵێک لە سەحابە و یاوەرانی دانیشتووە ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەمویان بێ، کابرایەک لە بیابانەوە هاتووە، لە دەشتەوە هاتووە، کە دێل لە دوورەوە دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەناسێ، نزیک نەبووەتەوە، سەلام ناکە، نایڵێ السلام عليك يا رسول الله صلى الله عليه وسلم، هەل لە دوورەوە هاوار دەکا هۆ محەممەد هۆ، من بە کوردی وەک خۆی بۆتان دەخوێنمەوە، بیهێنە ئەو دیمەنە بەرچاوت، لە دوورەوە 100 مەتری ماوە بەو دەنگە گەورەی بیابانی هاوار دەکا هۆ محەممەد هۆ. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شوێنی خۆی وەڵامی ئەداتەوە هۆ بەڵێ هۆ وەرە کاک فڵان کەس. سەحابە کە دەگاتە نزیکەوە هەموو دەموچاویان گرژ بووە، ئەڵێن خوا ڕەحمەت پێ بکە غەزەبن لێ نەگرێت، چونکە خوا لە قورئاندا دەفەرمێ لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي. هیچ کەس مافیەوەی نییە دەنگ بەسەر پێغەمبەرا بەرزکاتەوە. تەنانەت بەڕێزان کە چوویتە حەج و عومرەش نابێت لە حزوری گۆڕی پیرۆزی پێغەمبەرا صلی الله عليه وسلم لەو مزگەوتەشا دەنگ بەرزکەیتەوە، لە دوای مردنیشی مافی دەنگ بەرزکردنەوە نییە. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێی دەڵێن دەنگ نزمکەوە، کوڕە وەڵڵا دەنگی خۆم بۆ کەس نزم ناکەمەوە، زیاتر دەنگی لێ هەڵدەبڕێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ وەرە زەردەخەنێکی بۆ دەکاو، دەفەرمێ دەی فەرموو پرسیارێک کارێک، ئەڵێ وەڵڵا ئەی محەممەد صلی الله عليه وسلم، دیسان ناڵێی پێغەمبەری خوا، ئەی محەممەد پرسیارێکم هەیە، باشە من لە قیامەتە کە چوومە بەهەشتەوە کەسانی وا هەیە عیبادەت و خواناسیان زۆر لە من زیاترە، ئەی من ناگەم بەوان، پلەی عیبادەتی من خواناسی و تەقوای من وەکو ئەوان نییە، باشە منیش حەزم لێ فڵان کەس لە بەهەشتا ببینم. ئەرە چارەسەری چییە؟ ئەها خێرێکی پێیە، پرسیارێکی جوانە کە سەحابە تا ئەو کاتە نەیان کردووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕوە گەشە مبارەکەکەی بە زەردەخەنەوە فەرمووی أنت مع من أحببت، لە قیامەتە لە بەهەشتا چێت خۆش بوێ هەموو ڕۆژ دەیبینی لێ نزیکی لەگەڵ ئەو کەسێک کە خۆشت دەوێ. سەحابە کە ئەم موژدەیان بیست کابرایان لەبیر چۆوە، ئۆخەی ئای ئەم پرسیارش دەمێکە لە ناخی ئێمەدایە و لە ڕوومان نایە لە پێغەمبەری بکەین صلی الله عليه وسلم. خوای من ئیمامی ئەبوو بەکرم خۆش دەوێ، ئیمامی عومەر و عوثمان و عەلی، حەسەن و حوسەین بنە ماڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، سەحابەی کرام پیاو چاکان، بەڵام بەخوا ئەم کەمە عیبادەتەی ئێمە من و تۆ دەیکەین وەڵڵاهی زۆر کەمە، بەڵام موژدەکە دەفەرمێت لەگەڵ چێت خۆش بوێ لە قیامەتا پێی دەگەی، چاوت پێی دەکەوێت. سەحابە هەمووی گەشانەوە، کابرایان لەبیر چۆوە و بەدڵشادیەوە ئەویش خوا حافیزی کرد. بەڕێزان ئەمڕۆ ڕۆژی جەژنە با لەم فەرمودەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم چەند دەرسێک وەرگرین لەم بەسەر هاتەوە. یەکەمیان بەرهەمووی نەرمونیانی ئەم موژدە خۆشەی گەیاندە ئێمە،
ئەزانی ئەگە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کابرا تووڕە بوو یا هەل لە دوورەوە فەرمووی بێئەدەب دەمت بگرە هۆ محەممەد هۆ ئۆ تۆ بانگی کێ دەکەی ئۆ تۆ لەگەڵ چیا قسە دەکەی ئەگەر ڕێگەی بدایە سەحابە دەمیان بشکاندایە دووریان خستایەوە پیان فەرمووی ئاەتی قورئان لەسەر جێبەجێ دەکەین ئەم بەس پرسیارە نەدەکرا و دڵنیا بن ئەم موژدە خۆشەش بەمنوو بە تۆ نەدەگەیشت بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من يحرم الرفق يحرم الخير كله هەر کەسێک لە نەرمونیانی بێبەش بێ خوا لە هەموو خێرێک بێبەشی دەکا سبحان الله هەرچی خێرە کە تۆ لێ بێبەش دەبی هی ئەوەیە لە نەرمونیانی بێبەش بووی دووەمیان پێغەمبەر صلی الله عليه وسلم سەیری عادەت و سروشتی ئەو کەسەی دەکرد عەرزم کردن تاکە دڵگەورە بە سروشت و ژیانی هەموو کەس وەک تۆ نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم دیقەتی داوە ئەم پیاوە شاری نییە شارستانیەتی نەبینیوە کاکە لە بیابانە ناحەقیان نییە و عەیبەش نییە لە بیابانە کابرا حوشتر بەخێو دەکا مەڕ بەخێو دەکا ڕۆژ حتا وەرە هاواریەتی هۆ وەرە فڵان شوان هۆ ئەو مەڕە بجێڕەوە تر پێویستی بەدەنگێکی جەهورە ئەوانەی لە بیابانان دای ماڵی مکەبەرەیان قودداوە هیچ عیبەش نییە لیان چونکە ضرورە ژیانەکەیان وایە ئێتر بەردەوام دەنگێکی گەورەیان هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەزانێ ئەم پیاوە لەو ژینگەیە پەروەردە بووە وە کابرایەکی شارستانی نییە دەنگی نزم بێ و بە ئەتەکێتەوە قسە بکە هیچ لێشی عیب نییە و لێشی ئیراد نییە دەنگی ئەوە بۆ ئەوە باشە دووەمیان لەناو ئەو بیابانەدا ئەو ڕێز و حرمەتە نییە کاک فڵان کەس و جەنابی فڵان کەس هەمووی بە ناوی یەکتر لە دەشت و شتیش واشە زۆر جار فڵان کەس ئەحمەد محەممەد بن تۆ پێم عیبە بڵێن کاک ئەحمەد کاک محەممەد ئەو بە ناوی خۆی ناوی دێنێ کە دەڵێ هۆ محەممەد هۆ ئتر لای ئەو هیچ عیبەیەک نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەمان ڕیتمی ئەو جواب دەداتەوە هۆ بەڵێ هۆ کاکە تۆش لەگەڵ خەڵکە سەیری کە بارودۆخی ئەو ژیانی ئەو ژینگەی ئەو پەروەردەی ئەو شوێنی ژیانی ئەو جیاوازە لەگەڵ تۆ لێگەڕێ بە قسەی خۆی بکە حرمەتی مەشکێنە والله ئەویش خێرێکی پێیە وەکو ئەم پیاوە ئەم پرسیارە خێرەی پێ بوو سێمیان دڵگەورەیی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم وای کرد کە خەڵکی لە دەوری کۆ ببنەوە خوا بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە ڕێگەی ئەویشەوە بۆ من و بۆ تۆ ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك لسورة آل عمران آية 159 دا دەفەرمێ ئەگەر تۆ دڵت ڕق بوو زبر بوویایە دڵت ڕق بوویایە میهرەبان نەبووی تا بەرامبەر بە شوێن کەوتوانت و زمانت زبر بوویایە و تاڵ بوویایە ينفضوا من حولك ئەوە نە ئەبوو بەکر نە عومەر نە سەحابە یەک کەس لە دەورن نەدەما بەڕێزان ئەمە تەش بە من و بە تۆ دەڵێ ئەگەر دەتەوێت ڕۆژەکانت هەمووی جەژن بن ئەگەر دەتەوێت وەکو ڕۆژانی جەژن سفرەی ماڵەکەت ڕازاوە بێ و نانی جەژنی تێدا بخورێ مسلمانان لە دەورت جەم بن و ڕوویان خۆش بێ و جەژنە پیرۆزە بکەی بەخوا ئەبێ دڵت گەورە بێ ئەبێ زمان شیرین بێ با من و تۆش دڵنەرم و زمان شیرین بین بەخوا کەسمان لە دەور نامێنێوانە بین بە تایبەت یەکەم لەگەڵ هاوسەری ژیانتاندا ڕەحمەتی خوا لەو کەسە بێ کە لەم ڕۆژی جەژنەدا لەم شوێنە مبارەکە لەم نوێژی جەژنە ڕۆیشتەوە گردنی خۆی بە هاوسەری ئازاد دەکا ڕەحمەتی خوا لەو خوشکەم بێ کە گردنی خۆی بە مێردەکەی ئازاد دەکا بڵێ وەرە با لە یەک نزیک بینەوە وەرە با ڕۆژی دڵخاوێنکردنەوەی و ئەم لاپەڕە کۆنانی ژیانمان واز لێبێنین ئەمڕۆ ڕۆژی جەژنە لاپەڕەی نوێ هەڵدەینەوە بەخوا بەڕێزم لەگەڵ هاوسەرەکەتە نەرمونیان و زمان شیرین نەبی ژیانی هاوسەریت هەڵدەوەشێ بە تایبەت بۆ ژنانی بەڕێز بە تایبەت بۆ ژنان چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بخاتو عائشة فرموا يا عائشة ارفقي فإن الله إذا أراد بأهل بيت خيرا دلهم على باب الرفق أي عائشة همي شنر منيان با چونکە ئەگە خوا بیەوێ خێر بخاتە ناو ماڵێکەوە دەرگای نەرمونیانیان لێ دەکاتەوە بەتایبەتی ژن بەخوا ژن دڵ گەورە بێ نەرمونیان و زمان شیرین بێ وەکو ئەڵقەکەی دەستی مێردەکەی لە پەنجەی دەکا واللهی ئەگەر دڵ گەورە بێ و لێبوردە بێ و زمان شیرین بێ مندەغاڵەکانی وەک مستیلەکەی دەستی لە پەنجەکانی دەکا ئاوا دایان سۆڕێنێتەوە بەڵام پەنا بەخوا هەر ژنێک تند و تیژ و دڵ ڕق و زمان زبر بێ لەگەڵ مێرد و منداڵەکانیدا واللهی ئەو ماڵە هەڵدەوەشێ دەرگای هەموو شەڕێکیان لێ دەکرێتەوە خوشکانی بەڕێزم ئێوە لەبەر خوا بە ڕۆژوو بوون لەبەر خوا هاتنە تەراویح و مزگەوت کاتان لێ دەکەم نەرمونیان بن بە تایبەت لەگەڵ مێرد و منداڵەکانی خۆتاندا دووەمیان ئەو کەسەی کەوا کرێکارت هەیە ئەو کەسەی کارمەندت هەیە دڵت گەورە بێ لێبوردە بە زمان شیرین بە ئەینا کەس ناتوانێت کاری لەگەڵا بکە سێمیان کار بەدەستان لە مۆزەفێکەوە
لە فەرمانبەرێکی بچووکی حکوومەتەوە تا گەورەترین ئاستی باڵای ئەم وڵاتە. دڵتان گەورە بێ، زمانتان شیرین بێ، ڕازگۆ بن لەگەڵ میلەتەکەدا. ئێستا جەژنە، حەقوا بوو جەژنانە بدرێ بە هەموو ماڵێک بەبێ جیاوازی، بەتایبەت بە هەژارەکان. بەداخەوەم، زۆر زۆر بەداخەوەم، بەخوا لە ڕۆژی جەژنە بەدڵسۆزی دەڵێم کار بەدەستانی باڵای ئەم وڵاتە دڵیان پاک نییە لەگەڵ میلەتەکەدا. بەڕاستی دڵیان گەورە نییە، بەڕاستی تەحەمولی قسەیەکی دڵسۆزانە ناکەن. کاکی بەڕێزم، کاکی سەرۆک، واز لەو ماستاوچیانەی دەورت بێنە. ئەزانی کاتی خۆی کە ڕژێمی شای ئێرانی گۆڕبەگۆڕ ڕووخا، ئەو ڕۆژەی خۆپیشاندان گەیشت بووە تاران. حەمەڕەزا شای ئێران لە خەڵکی دەپرسی ئەوانەی کاسە لێس و ماستاوچەکانی دەوروبەری بوون، ئەیوت ئەرێت چ باسە لە ناو میلەتە؟ ئەیانگو قوربان ئالا حەزرەت سەلامەت بێ، هەموو خەڵک زۆر خۆشحاڵە. نزیک خۆپیشاندان نزیک بارەکەی شابوو بۆەوە کاسە لێسەکان دەیانگو قوربان دنیا هەر عیبی نییە، هەموو خەڵک ستایشی تۆ دەکا. وەڵڵا وەختێ بە خۆی زانی بە چەپڵە دەریان پەڕاند، تا میلەت بە چەپڵە دەری نەپەڕاندون. گوێ لە دڵسۆزانی میلەت بگرن، گوێ لەو کاسە لێس و ماستاوچیانەی دەورتان مەگرن. وەڵڵا میلەت حاڵی باش نییە، وەڵڵا میلەت لێتان ڕازی نییە. ئەمڕۆ ڕۆژی جەژنە، وەرنە سەر تەلەڤیزۆن بڵێن ئەی میلەتی کوردی مسڵمان داوای لێبوردنتان لێ دەکەین. کاکە هەر زمانی شیرین خۆشە، توخوا گردنمان ئازاکەن، توخوا ئێمە لەسەر خوێنی کوڕەکانی ئێوە، لەسەر ئەنفالی گەرمیان و جافەتی و بادینان و بارزان ئێمە گەیشتینە ئەم کورسی کولێرەیە. توخوا میلەت گردنمان ئازاکەن، توخوا بە گەورەی خۆتان بمان بورن، کەم و کوڕیمان زۆرە. ئەمەشتان لە دەم نایەتە دەرەوە. بروسکەی ژێرنووسی تەلەڤیزۆن دادی میلەت نادا. عەزیزەکانی خۆم، شیرینی شیرینی و هەنجوین هەنجوین دەمی خەڵک شیرین ناکە. خەڵک لە جەژنە پیرۆزەی ئێوە گوێیەکانی قەپات کردەوە، خەڵک گوێتان لێ ناگرێ. بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، هەمومان بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە، هەمومان لە قاپی ڕەحمەتی خوا بدەین و بڵین یا ڕەبی خوا لێمان خۆش بی، یا ڕەبی خوا تاعەت و عیبادەتمان قبوڵ کەی. بە گەورەی خۆت یا ئەڵڵا ئەم مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە لێ قبوڵ کرد بین. یا ڕەبی خوا کەم و کوڕیەکانمان بۆ پڕکەیتەوە، لە گوناهەکانمان خۆش بی، شیفای نەخۆشیەکانمان بدەی، دڵ بە خەمەکانمان خوایە دڵخۆشکەی. ئەوانەی مشکیلان هەیە خوا لەم ڕۆژی جەژنی مبارەکدا یا ڕەبی خوایە کلیلی مشکیلەکانیان بێتە گۆڕێ بۆیان حەلکەی. ئەو ئاخێزانانەی بەختەوەرن خوایە ئەو بەختەوەریان بەردەوام بێ. ئەو خێزانانەی ئاژاوە لە ناویاندایە لەم ڕۆژی جەژنەدا شاد نین، یا ڕەبی خوا لە دوای ئەم وتاری جەژنەوە ئیسلاحی حاڵی خێزانەکانمان بکەی. بەخوا بۆ تۆ ئاسانە ڕەب العالمین ئیسلاحی حاڵمان بکەی، ڕەحم بە حاڵمان بکەی. خوایە ئەم کوردستانەمان کەشتی ئەمان بێ و لێمان تێک نەچێ. ئەوانەی بەرپرسن بە ئاگا بێنەوە پێش ئەوەی چارەنووسیان وەکو دیکتاتۆرەکانی دنیای لێبێ. میلەت هەردەمێنێتەوە، کوردستان هەردەمێنێتەوە، گەلی کورد هەردەمێنێتەوە. ڕوڕەشی و خەجاڵەتی بۆ ئەو کەسانەی کە پاک نین لەگەڵ میلەتی خۆیاندا. سەربەرزی و مۆفەقی دنیا و قیامەت بۆ ئەو کەسانەی کە ڕازگۆن لەگەڵ دین و ژینی میلەتی کوردە. یا ڕەبی خوا لە ڕازگۆیان و پاکانمان کەی، هیدایەتی هەموو لایەکمان بدەی. آمین آمین والحمد لله رب العالمين.